باوکە هەستە چۆنە بوو ئێستا هاوڕێکانیشت لەگەڵ بووایە؟ ئای کوڕم من و هاوڕێکانم ڕۆژانێک لە ناو ڕێخستدا کاربانە کرد بە پلانی ورد و بە بیری نوێ تێکۆشاین. برادەران، کارەکە بەو جۆرە بێ کە ئەمانەوێ یان کوردستان یان نەمان. بۆ ئازادی کورد بە دڵخۆشیەوە خەباتمانە کرد. ئەو ڕۆژانە دەمانویست لە ڕێگەی تفەنگەوە مافەکانمان لە بەغا بەدەستبێنین. لەو پێناوە زۆر لە هەواڵانمان شەهید بوو، بەڵام ئەمڕۆ تێکۆشانمان بۆ هەمان ماف لە ڕێی دیموکراسی و دەنگانەوەی. باوکە شانازی بە ڕابردووتەوەکە. پێویستەنەوەی داهاتومان ئایندەیان بۆ زامن بکەین لە ڕێی سندوقی دەنگدانەوە. دەنگم بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ بەدەستهێنانەوەی ئایندەمان.